دوورکەوتنەوە لە هەموو قەڵەباڵغیەک زۆر ئەساسەوە تەوقەکردن و ڕاست ئێمە زۆر بەمان موسڵمانیەوە تا ڕادەیەکی زۆر خەڵکی کوردستان موسڵمانە، بەڵام دوورکەوتنەوە لە مزگەوتەکانی تا ڕادەیەک باڵێن لەو کاتانەدا شتێکی باش دەبێەوە داخستنی خوێندنگاکانی زۆر گرنگە تا بەشکم تا ڕادەیەک ئەو نەخۆشیە لەمە دوور بکەوێتەوە. بریا هاوڵات ئاگای لە خۆی بیتن، هەریەک و ئاگای لە خۆی بیتن لە تێکەڵبوونی لە شوێنێکی عام و زەحام بیتن، خۆی دوور بکاتەوە لەو جیانە، پاشان شوشتنی دەست بە سابوون شتەکە گرنگە، ئەگەر پێ بکرێتن قیناع لەبەرکاتن باشتریشەوە. لە شوێنی وەک گوتم لە شوێنی قەڵەباڵغ دوورکەمینەوە و تەوقە و ماچ و دەست لەملانی ئەو شتانەمان نەبێ ئەو مدەی هەتا ئەو ڤایرۆسە و چارەسەرێکی بۆ دەدەیوزرێتەوە. داواشم لە هەموو هاوڵاتیان ئەوەیە ترسیان نەبی لایەنی ڕۆحی خۆیان ئارام بکەنەوە.